ئەندامێکی پێشووی کۆنگرێسی ئەمریکا لی براون دەڵێت زەردەخەنەکەت ڕوخسارێکی جوانت پێدەبەخشێت و وا لە خەڵک دەکات هەست بە ئارامی بکەن. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایڵی داهێنانتان لێبێت. هەرمانجێک نابێت زنجیرەی درامای سکوید گەیم پەخش دەکرێت، بەڵام بینەرانی ئەم درامایە بە ڕادەیەک تامەزرۆن بۆتە جێی گفتوگۆ و سەرسامیان و هاوکات ژمارەی بینەرەکانی لە نێتفلێکس گەیشتۆتە زیاتر لە 111 ملیۆن کەس. فەرموون لەگەڵ ئەم راپۆرتە. نزیکەی مانگێکە نمایشی زەنجیرە فیلمی کۆری یاری سکوید لە دەرهێنانی هوەنگ دۆنگ هیاک دەستی پێکردووە و هەموو خەڵک باسی لێوە دەکەن و بووەتە جێگای سەرنج لای بینەران لە جیهاندا. بە وتەی ئەمیر رامسێس، دەرهێنەری هونەری فستیواڵی فیلمی ئەلگۆنا، ناوبانگی زەنجیرە کۆریەکە پیشاندەری پێشکەوتنی فیلمە کۆریەکانە لەسەر ئەو پلاتفۆرمانەی کە بەرهەمە ئەمریکایەکان بەسەریدا زاڵن و دەڵێ ئەمە دیاردەیەکی زۆر گرنگە. پێم وایە زنجیرەکە ئەزمونێکی زۆر تایبەتەوە بێگومان دراما و سینەماکانی کۆری لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە بوارە جیاوازەکاندا جێگەی خۆیان کردوتەوە و بەشێکی زۆری بینەریان بۆ لای خۆیان ڕاکێشاوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ڕاهاتوین بە بینینی دیاردەکانی هاوشێوە لە فیلمە کۆریەکان کە لە جیهاندا پلە یەکەمیان هەیە بۆ سیرکردن و ئەمەش جێگەی سەرسوڕمان نییە، چونکە ئاستی سینەمای کۆری زۆر پێشکەوتووە. زەنجیرەکە کە لە چەشنی زیندومانەوەیە باسی گروپێک لە خەڵکی ئاسایی دەکا کە بۆ دەرچوون لە ژێر قەرزەکەیاندا بەشداری لە کۆمەڵە یاریەکی منداڵانەدا دەکەن کە تێپەڕاندنیان هەڕەشەی مەرگی بەدواوەیە و فیلمەکە جیهانی سەرسام کردووە. ڕاکشیتا جەزرا کە خەڵکی هیندوستانە و خوێندکاری زانکۆشە دەڵێ کە فیلمەکە لە غەریزەی بەردەوامی ژیان کەڵکی وەرگرتووە. ئەگەر بۆ مانەوەم ناچار بم تەقە لە کەسێکی تر بکەم یان خۆم بمرم، ئەوە بە دڵنیایەوە تەقە لە کەسەکە دەکەم و ئەمەش غەریزەی ژیان و مانەوەی و زنجیرەکە ئەم ڕازگۆیانە وەک خۆی پیشان دەدات و پێم وابێت هەر بۆیەش خەڵک پەیوەندیان لەگەڵدا دروست کردووە و تەنانەت حکمی پێشوەخت لەسەر ئەو توندوتیژیانە نادەن کە لە فیلمەکەدا دەیبینن لەبەر ئەوەی گەر تۆش بوویتایە هەمان ئەو کارت دەکرد. فرانکی هوان کە نووسەرێکی ڕۆشنبیری بواری کولتورە لە نیویۆرک دەڵێت زەنجیرە فیلمی یاری سکوێد وێناکردنی ئەو سیستەمە گەندەڵەی مریتۆکراسی یان سیستمی شیاوەتیە کە ئەو تێیدا دەژیت. من کەمینەیەکم لە ئەمریکا دەژیم و هەمیشە پێم دەوترێت کاری ڕاست بکەن و بەردەوام بن و بەو شێوەیەش دەگەن بەو شتانی کە دەتانەوێت. زنجیرەکەش وەک ئەم درۆ گەورەیە وایە. زەنجیرە فیلمی یاری سکوێد بەگشتی سەرنج و ڕەخنەی زۆر ئەرینی لەسەر تاسەری جیهاندا وەرگرتووە و لە هەفتەی یەکەمی دەرچوونیدا بوو بە یەکێک لە پڕبینەرترین زەنجیرەکانی نێتفلکس و لە 90 وڵات و دوای 28 ڕۆژ لە بڵاوبوونەوەکەی بە زیاتر لە 111 ملیۆن بینەرەوە تۆماری زەنجیرەی بڕیجەرتونی تێپەڕاند و بوو بە یەکەم فیلمی پڕبینەری جیهان. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. دکتۆرای هەیە لە بواری وەرزشیدا و ڕاهێنەری سەرجەم هەڵبژاردەکانی کچانی عێراقە لە ساڵی 2007ەوە سەرۆکی ڕێکخراوی ژیما و ئەکادیمەی خەونی وەرزشیە. سێجاریەکەمی عێراق بوون لەسەر ئاسی پێشکەوتوان. لە ساڵی 2019دا یەکەمی کوردستان بوون لەسەر ئاسی پێشکەوتوان. ئێستا ڕزگار محەممەد ڕەوف میوانی زایاڵەیە. مامۆستا ڕزگار بەخێربێی بۆ بەرنامەی زایاڵەی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتت باش. باز بۆ بەڕێستان هەموو کاتێکتان باش. زۆر سپاس دەکەین. کاک ڕزگار بە هەواڵە خۆشەکە دەست پێ بکەین. ڕەنگە کەمترین کات باز لە هەواڵی خۆش بکرێ. با ئەو هەواڵە خۆشە لە دەنگی ئەمریکا و لە ڕێی خۆتانەوە بۆ کورد و بۆ وەرزشوانان و بۆ مێژووی کورد بۆمان باسکەن کە چه هەواڵێکی خۆشتان پێ ئەمڕۆ. سەرتا سوپاسانەکەم دەستخۆشیتان لێکم بۆ سازدانی ئەم بەرنامە جوانە. جێی شانازیە من بەڕاستیەمە بۆ جاری دووەمە لەگەڵ ئێوەیە ئەم چاوپێکەوتنەکەم هەردوو کیشی
هەردوو چاوپێکەوتنەکە لەمەڕ کچی کورد و شانازی کورد و سەربەرزی کچی کوردەکە کە لە ژیماوە ئەم سەربەرزیە سەری هەڵا ئێمە کچانی کورد ڕاهێنەرانی کورد نێنەرایەتی عێراقکەن لە جامی جیهانی بۆ کارامەکان لە ئیسپانیا و لە تونس ئەبەنەوە ڕکابەری پۆرتۆریکۆکەن بە پلەی یەکەم لەسەر کۆمەڵەکەی خۆیان سەرەکەون بۆ خولی 16 لەسەر جامی جیهانی کاوە کارێکە بێت تا ئێستا نەگڕوینەوە بڕوانەکەم جارێکی کەش ڕوو بداتەوە مەگەر هەمان کچ هەمان گروپ هەمان ڕاهێنەر یا یاریدەری ڕاهێنەر بتوانن ئەو کارە دووبارە بکەنەوە بەڕاستی شانازێکی گەورەیە لە جامی جیهانیا کە فیباڕێکی خستووە اتحادی دۆلی یەکێتی تۆپی سەبەتەی نێودەوڵەتی ڕێکی خستووە تۆ سەرەکەی بۆ خولی 16 هێشتا ماویشمانە ئەگەر خوایار بێت و براوە بین لە یارەکەی دەوری 16 لەوەی دەستەکەین بۆ دەوری هەشتیش بەمانایەکی تر ئێستا عێراق لە 16مین بەهێزترین هەڵبژاردەکانی عێراقا لە باسکتبۆڵی کچان خوار و 16 ساڵ بەڵێ هەڵبەت چەند ڕۆژێکیش لەمە بەر یاریکی دیکەتان بردەوە لە تونس بەڵێ هەڵبەت تونس تۆز زەحمەت بوو ببوورە تۆز زەحمەت بوو لەبەرەوەی یاریەکەمان بە پۆرتۆریکۆ دۆڕانە بوو یاری یەکەم بە پۆرتۆریکۆ دۆڕانمان بەداخەوە آخر لەحزە دۆڕەوان آخر سات کە یاریکەرێک شووتێک ئەکات ئەیفەوتێنێ بۆ دۆڕین بە جیاوازێکی زۆر کەم بەڵام لەگەڵ تونسا بە جیاوازێکی زۆر لەگەڵ ئیسپانیا بە جیاوازێکی زۆر کە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە ئەم تیمە بەڕاستی شایستەی ئەوەیە کە سەرکەوتۆ بۆ خولی 16 بەڵێ هەڵبەت دروستکردنی ژیما و هاوکات کۆمەڵێک تیمی کە لەژێر بە کارامەی تۆ و بە پرۆفیشناڵی تۆ کە تا ئێستاکە دروستکراون ئەمێ باس دەوە بکەی کاغرزگار لە ماوەیەکی زۆر کەمە توانیت کۆمەڵێ پاڵەوانێتی بەرنەوە ئەمە زۆر گرنگە کۆمەڵی سەرکەوتنی گەورە ببنەوە هەم بۆ کوردستان و هەم بۆ عێراقیش بەڵام ئێوە بە زەحمەتێکی زۆر توانیتان ئەم تیمە دروستکەن ئەم ڕێکخراوە دروستکەن ئەم دامەزراوێ دروستکەن بۆ کچانی کوردستان ئێمە لە ساڵی 2016 پاش کۆمەڵێک مەینەتی لەگەڵ یانەیەکی سلێمانیە بەداخەوە کە یانەکانی سلێمانی کوردستان خەڵکانی سیاسی دەستیان بەسەراگرتووە نایڵن هیچ گەنجێک و هیچ ڕاهێنەرێکی بەهرەمەند و بتوانە جێدەستی دیاربێ من لە ئەمریکا بووم لە یانەیەک لایەنەکان دوور خرامەوە لەگەڵ 45 جاریزان ئەلبەتە بەندە لەو کاتەیە حەزەکەم زۆر بەڕاشکای ئەمە باسکەم بەندە لەو کاتەیە ئەمتوانی ڕابکەم بچمە وڵاتێک لە وڵاتەکان داوای لەجوئی سیاسی بکەم وەکو هەموو کوردێک کە لەدەست زوڵم و ستەم ڕاکە یاخود کۆمەڵی دیکومنتی هەیە پێشکەشێکە خۆشی و خێزانەکەشی نەجاتەیە لەو کاتانەیە من ئەوم نەکرد هەستام لەو پەڕی دنیاوە گەڕامە بۆ کوردستان لە کاتێکا کە نەموچە هەبوو نەبووجە هەبوو هەرێم بە قۆناغێکی زۆر هەستیاراتیە پەڕی گەڕامە بۆ باوەشی ماڵ و مناڵەکەم بۆ باوەشی میلەتەکەم ڕێکخراوێکی ناوازەمان دامەزران بەناوی ژیماوە تا ڕێگەی ژیان ئەم ڕێکخراوە گرنگجیدان بوو سەرەتا بە کچان لە ڕووی باسکتبۆڵ پاشان داوەری پاشان ژینگە پارێزی بەڵام کارەکە گۆڕا لە جیاتیەوەی کە ڕزگار خەڵک فێریشت کە ئایسا ڕزگار فێریشتە بێ لە خەڵکەوە لە جیاتیەوەی ڕزگار کچی کوردستان فێری کۆمەڵێ مەبادی و پرینسیپی ژیان بکە ئێستا کچەکان ڕزگار فێری کۆمەڵێ مەبادی و پرینسیپی ژیانەکان ئەستافەکەی ئێمە هەموو ڕۆژێک لەم کچانەوە فێریشتێکە بین بەهرەی وا پیابوو لەم ژیمایە کە خەڵک خەو ئەبینێ ڕۆژێک لە ڕۆژان کاری لەگەڵا بکە نەک فێری بکە ئەنجامەکەشی ئەوەتانێ ئێمە لە جامی جیهانیە لە پاڵەوانتەکانی غەرب ئاسیایە ڕۆژاوای ئاسیای لە پاڵەوانتێنی دەوڵەتەکانە ئێمە چینە تورکیا لە بشکتاشە بینەوە ئێمە چینە ئوردون بەشداری پاڵەوانتی نێودەوڵەتیەکەین ئێمە چین لە سێفیسیار کابری لوبنانەکەین ئەگەڕینەوە بۆ عێراق یەکەمی عێراق ئەبین یەکەمی کوردستان ئەبین لەسەر پێشکەوتوان لەسەر لاوان بە جیاوازێکی زۆر لەسەر سێفیسیەی پلەکانی یەکەم و دووەم و سێم بەکارێنی بەدەستێنی کە لە هەموو مێژووی عێراق قاشتیوانە بووە تیمێک بچێ بە سێتی بۆ بەشداری بکە هەر سێتی مەکە یەکەم و دووەم و سێم پێکاگاسۆ ئەمە ڕێک وەکو وایە کۆمەڵێک شێوەکار لە سنتەرێک لە سنتەرەکان سێ کەس بنێرن بۆ پەیمانگایەک یا ڕکابەریەکی شێوەکاری سێرکی هەم شێوەکارەیان یەکەم بێ چیان دۆم بێ چیان سێم بێ ئەوە ئەگەر دلیل بێ دلیلە بۆ ئەوەی کە ئەو بەرنامەیە ناوایەزەیە بۆی ئەم سێ شێوەکارە توانیان یەکەم و دووم و سێم بن ئەوەی کە دلیلیشە ئەوەیە کە ئێستا لێرا ژیما بەڕاستی سەرکەوتوە چکەگە سەرکەوتونە بێ یەکەمین شێوەکار و دووەمین شێوەکار و سێمین شێوەکار بەڕاستی ئەمانم کچانە ڕەسامن فەنانن بەڕاستی هونەرمەندن من هەموو جارێک کە بیر مەکەوێتەوە من ئەم بەرنامەیەم دامەزران و چرکە بە لەشمایەت زۆر سپاس مامۆستا ڕزگار بۆ کاتی پێت بەخشین سپاس بۆیەوە کچانی دەشتی نینەوە یاری تایکواندۆ دەکەن لە پێناو بەهێزکردنی توانە و بەڕەنگاربوونەوەی هەر هێرشێک
ئاژانسێکی ئەمریکی بۆ پەرەپێدانی نێودەوڵەتی خولێکی تایکواندۆی بۆ کردوونەتەوە بۆ 6 کچی ئەو دەڤەرە. ji hemî olûnetewê û pêkhatên deştaneynewa di evê çalakiyê de dihêne dîtin. Vekirina xola fêrkirina yariya taykwando bû dehan keçên deşta Mosulê ji layê wekala Emerîkî ji bo perepêdana nîvdewletî ve hatiye encamdan. Di evê xolê de keç fêrî evê çendê dibîtin ku di çawa berevaniyê ji xwe ket eger teዕdalê bihêtekirin û her wesa bi rêka evê yariyê kesatiya xwe bihêz ket û baweryeka mezin bi xwe hebît. ji ber ku keçên deştaneynewa gelek nehametî û tirs û derdeserî li ser demê çekdarên Daeş bi çavên xwe dîtîne. Lewma ev yariye baştirîn rêk e bine xudan cestekê saxlem û kesatiyeka bihêz. تعرف على الناس هنا ام لفيري خلكي دناسن جهمو اولو نتوا از بخوا مسيحي ما هر وصا ام دكارن برافاني جخوا بكن ما باوریه که مزن به کساتی خو هیا بەهۆی ئەوەی کە مووسڵچەند ڕووداوێکی ناخۆشی بەسەردا هاتووە تاوەکو ئێستا وەکو زانیمان چەند ڕووداوی ناخۆشی بەسەر هاتووە لەبەر ئەوە دەکرێت بڵێن کە کچانی مووسڵ لە زۆر شت بێبەش بوون لەوانە لە وەرزش و لە ئەو شتانی کە خوازێرین لی بێبەش بووینە بۆیە ئەمە لێرە دەمانەوەی قەرەبیان بۆ بکەینەوە لەوانەی کە لی بێبەش بوون هیچ نەبی قەرەبوشی بچووکیان بۆ بکەینەوە. هذا الهدف من المشروع آرمان جوی پروژه او مکمکرنا پیوندیان جواکیه دنابرا همو پیکاتن وی دوره هر وسا باوریه که مزم بو وان کچان درست دکت و کساتی و شیانن وان بهز دکوین دم براوانی جخو بکن. راهنره اوی تیمه وسا بو دنگ امریکا دبیجید گرنگه هر کچک خوفیری یاریکا وسا بکتو دا کو شیانên berevaniyê hebin û hest neket hêza wê şiya mêran kêmtir e. بەڵێ بە دڵنیایەوە ئەو ڕاضیە زۆر پێویستە بۆ کچان بە لەبەرەوەی کچەکان هەروە خۆیان دەبینن زیاتر کە وا هەز دەکەن لە کوڕ لاواستن بە دڵنیاییەوە بە پێچەوانەوە ببوورە بە پێچەوانەوە ئەو یاریانە زیاتر کەس ئیسفادە لێ دەکەن لە بۆی لە ڕووی جەستەیەوە کەس ئامادەترە و دەتوانێتن خۆی بەهێز بکات و پێویستیشیتی بۆ مستەقبەل بتوانێتن بەرگری پێی لە خۆی بکات. خۆلا فێرکردنا یارییا تایکواندۆ بۆ ماوەی 2 مەهانیا بەردەوامە لە دەڤەرداریya Tilkêf li Bakurê deşta Neynewa bejdariya zêdetirî 6 keçan ji pêkhatên evê deverê. Merema serekî ew e keça evê deverê xudan cestekê saxlem bîtin û kesatiyeka bihêz. Kawa Emer dengê Emerîka deşta Mosul. کاری دەستی خانمان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و ژمارەیەکی فراوان لە خانمان بە شێوەی تاکە کەس و گروپ بەردەوام لە فیستیڤاڵ و هەفتە بازاڕەکاندا نمایش دەکەن. ئەوان دەڵێن ئێستا جنوبەرگی کۆن خواستی زۆری لەسەر و ژنان و پیاوانیش دەیپۆشن. کاری دەستی خانمان لە فیستیڤاڵ و هەفتە بازاڕەکاندا ڕووبەرێکی فراوانی داگیر کردووە. دەزڕەنگینی خانمان و گونجاندنی کەرەستەکان بە یەکەوە نواندنیان بە شێوازێکی کەلتوری بازاڕێکی گەرمیان بۆ خۆیان دەستەبەر کردووە. ئیشەکانمان هەمەی لە کاری دەستیان خۆی بینێتەوە ئەکسواراتە تایبەتە بە ئافرەتان من لە 2012 خەریکم. هەموو ئیشەکانی خۆم لە پێشەنگا نمایشەکەم پەیجیشم هەیە. ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە بۆ ئێمە. بەشێک لە خانمان گروپیان هەیە. گروپی خەیاڵی خانمان پێگاتوون لە ژمارەیەک لە خانمانی دەزڕەنگین بە چەندین شێوازی جیا کاری دەستی لە فیستیڤاڵەکاندا نمایش دەکەن. دەڵێن کڕیارەکانیان بابەتی کلاسیکیان دەوێت. کارەکانی ئێمە هەمە چەشنێ لە کاری دەزڕەنگینی خانمان کە ناو گروپەکە زۆربەی زۆریان کارەکانیان جیاوازە لە بواری کاری تابلۆی نەخشی خانەی ئەکسسوارات بە زۆربەی جۆرەکانیەوە و هەروەها کاری فەیسپەینتینە کاری چنینی خوریە هەروەها بووکەڵە دروستکردنەوە کاری ڕێزنە کاری سیرامیک ئەتەمین و کاری مێخەک و چنین لەسەر جلی کوردی و کار لەسەر بەرد. بەکر هەجیجی هاوڵاتیەکی هەورامان و زیاتر ئەو جلوبەرگانە دەپۆشێت
کە بەرهەمی دەستی خانمانن. ئەو دەڵێت ئەو بابەتانەی کە بەدەست ئامادە دەکرێن جوانترن هەم بۆ پیاوان و هەمیش بۆ ژنان. ئەوە بێگومان هەر منیشنە هەر کەسێکە بێ بە خەیاڵیش بێت حەزی بە شتە کولتوری سنەتیەکانە ئایا ژن بێ پیا بێت تەماشەکە ئەیسا من ئەمە لە شەفقە زۆر جوانترە بۆ خەڵکی کورد بەڕاستی ئەمە لە قەمسەڵە و تیشێت وەکو زمانە ئینەکە بیڵێن مۆدێلەکە لە تیشێت زۆر جوانتێکە شاڵەکە بە هەمان شت شوێنێکترە خۆشترە مەسەن تەماشای ئەم تەزبیحەکە ئەم تەزبیح حەوت تەزبیحێکی دروستکرا و حەت ئەگەر سندوسیش بێت تەزبیحەکە ئەم جوانتێکە. ژنان وەک دەڵێن دوگمە و دۆڵابەکەی کۆن و کۆڵوانەکەی جاران جلوبەرگی کۆن بەگشتی ئێستا بازاڕی جلەمۆدەکانیان لاواز کردووە. ژنان دەگەڕێنەوە بۆ جلوبەرگی پشتەکانی پێش خۆیان. ئەمیش بڵێن دوگمە و دۆڵابی پێڵێن ئەمە شەر کۆڵوانەی پێڵێن و چەفتەشی پێڵێن خەڵک ئێستا زۆر حەزی لێتی گەڕاوەتەوە بۆ شتە کۆنەکان. تەنها جلوبەرگ و ملوانکە و دەستبەن و ئەکسسواراتەکان نین کە ژنان بازاڕەکەی پێگەرم دەکەن. کەلانە و گێتە مەژگە و یاپراخ و چەندین خواردنی دیکە خانمان لەوێ ئامادەی دەکەن و تام و چێژی زیاتر بە فیستیڤاڵەکان دەبەخشن. وەڵا لێرە من بەنسبەت خۆمە کولێرەی کاکڵە گوێز و بە سۆرانی کولێرەی کاکڵە گوێزی پێڵێن بە هەورامیش گێتە مەژگەی پێڵێن کێلانە ئەەکەم و ترخێنە و ڕوبەهەنار و یاپراخم هێنا بوو دوێنێ و ئەمانە هەمووی ئەەکەم. بەهۆی ئەو پێشکەوتنە جیهانیانەی کە لەسەر جەم پیشەکاندا و لە چوارچێوەی هاتنە ئارای تەکنۆلۆژیای نوێ هاتنەکایەوە ساڵانێکی زۆر کارە دەستیەکان بازاڕیان نەما بەڵام ئێستا کار لە سەرگەڕانەوە بۆ کلاسی لە کارە دەستیەکاندا و بەتایبەت لە ئەکسسواراتەکاندا بووەتە حەزێکی گەورەی خانمان و پیاوانیش. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. چەند دڵڕفێنە خۆرەتاوی ئەم پایزەی ناو شاری مەدرید لە ئیسپانیا هێندەش مۆسیقای ئەو پیانۆیە لەو گۆڕەپانەدا خەڵکی لە خۆی کۆکردوتەوە. خات و ئێرینا و پیانۆژەنەکانی دیکە هەر یەکە و بە ئاوازێک پیانۆ دەژەنن. ئەم پرۆژەیە هەوڵێکە بۆ ئاشکردنەوەی خەڵک بە ژیانی کۆمەڵایەتی. لە هەفتی مەها دەه درۆجێکە خۆچ و تاڤە پاییزیدا پیانۆ لەسەر جادە و گۆلانên navenda bajêrê Madrid ya paytexta İspanyayê hatîne danan. Ev projeye beçeke ji rêxistiya Jesus Serra. Mamostaya piyanoyê xanima Irina ev derfete ji dest xwe nekir û rûnişte ser yek civan piyanoyan û dest bi jenînê kir. ئەڤە ڕەوشەکە گەلک خۆشە هەر پیانۆستێک کوڤان پیانۆوە دژانەتەن هەستەکە جیاواز هەیە ji ber ku newek hundeya ku li cihekê derketî dêbûyî dengî gulêbî li cihên vekirî dengên tiştê dî jî tê xwe ew hestekî tir dibexşe xelkê. Ev piyanoyên he li paytexta İspanyayê li cihên sembolîk wekî derveyî mozexana Prado û Parlemana İspanyayê hatîne danan. Ev alavên he û bes li cihên mezin wekî holên hunerî û orkestrayan têne dîtin niha li vêrê ne li ber destê xelkê da ku her kesekî hez bikit van amîran ji nêzik ve bijenit. Ev kar hewl dide ku mûzik û jenîna piyano nêzîkî xelkê bike bi rêya danîna 10 piyanoyên mezin berdestên wan. Ev piyanoyên ku tenê li hol û hunergehan tên dîtin. Navê vê projeyê jî bajarê te wê tijî piyano bûye. Bi danana piyanoyan li ser cadde û golanan û nîva bajêrê armanca wan ew e ku bi praktîk û cerbandina alavên mûzîkê xelkê nêzîkî hev bikin. سینەما بەشێکی زیندوی ژیانی شارستانی کۆمەڵگەکانە. زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان خاوەنی هۆڵەداخرا و کراوەکانی سینەما بوون. بەڵام لە پڕێکدا ئەم کلتورە بەرەو کاڵبوونەوە ڕۆی. پرۆژەی ئاشکردنەوەی خەڵک بە سینەما بە ناوی خێزان و سینەما پرۆژێکی هاوبەشی ڕێکخراوی کوردستان دیالۆگ و سینەما سالمە لە شاری سلێمانی. ژمارەیەک بینەری فیلمی سینەمایین و دەیانەوێت ئەو فیلمانە ببینن کە ڕێکخراوی کورسان دیالۆگ بە هاوکاری سینەما سالم ماوەی 5 هەفتەیە بە خۆڕایی نمایشی دەکەن.
بابەتی بە کولتورکردنی سینەماژێکێکی دیکە بوو لەو پرۆژانەی وەک ڕێکخراوی کوردستان دیالۆگ بۆمان گرنگ بوو و کارمان لەسەر کردووە و لە ماوەکانی ڕابردوش لەگەڵ ژمارەیە هونەرمەند و سینەماکار و ئەو ئەکتەرانەی کە لە بواری نواندنا کارەکەن و شارەزاییان هەیە لە بواری سینەما و فیلم و درامای کوردیا گفتوگۆمان لەگەڵا کردوون بە ڕاوێژی کۆمەڵێک لە خەڵکی شارەزا پرۆژەی خێزان و سینەمامان پێچێناوە کە پرۆژێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی کوردستان دیالۆگ و سینەما سالم بە خۆشحاڵیەوە هاوڕێنمان لە سینەما سالم هاوکار بوون لەوەی کە بتوانین هەفتانە ڕۆژانی پێنجشەممە لە دوو کاتی جیاوازە لە سەعات 3 عەسر و 8 شەوە فیلم پێشکەشی خێزانە بەڕێزەکان بکەین بە خۆڕایی و هەفتانەش فیلمەکانە گۆڕێن و ئەو فیلمانەی تا ئێستا پێشکەش کراون فیلمی خێزانی بوون و ڕەهەندی پەروەردەی لەناو فیلمەکانە ڕەچاو کراوە ئەو فیلمانە پێشکەش کراون کە بۆ منداڵان بۆ خێزان گرنگن. هونەرمەندان دان بەوەدا دەنێن سینەما لە هەرێمی کوردستان لە قەیراندایە و بینەری کەمە هۆکارەکەشی بۆ چەندین گرفتی هونەری و کللتوری دەگێڕنەوە. چی سینەماکارە باوەڕ بەوە بهێنێ کە سینەما پیشەسازی و بازرگانیە ئەمە یەک. دوو حکوومەت بۆ نمونە هەتا 10 ساڵ کۆمپانیاکانی کە هەن لە باج و خەراج ببورێ. سێ بزنسمانەکان بێنە پێش چونکە ئەم کەرتە کە من پرۆژەم هەیە بە ناوی کەرتی سینەما و دراما داهات و دەرامەتێکی زۆری هەیە توانێ هەلی کار بڕەخسێنێ ئەتوانێت خەڵکێک لەسەری ببێ بە ملیۆنێریش کە من خۆم یەکێکم لەوانە هەوڵی ئەوا دەمێستا. چوارەم بەمە بینەر ئاشتە بێتەوە چکە ئێمە بینەری سینەمامان هەیە بیرمان نەچێت بەڵام کاتێک کە سینەمای کوردی لە ساڵێکە لە 2 ساڵ فیلمێکە هێنێ دوای دانیشە بینەر دانانیشێ بە چاوەڕێ بکە فیلمی ترە بینێ بەڵام ئەم پچری و پارچە پارچەیە کاریگەریەکی نەرێنی زۆر خراپی هەیە کە وا ئەکات ئێمە بەم شێوەیە قسە لە قەیرانی سینەما بکەین. کەمی ژمارەی بینەری فیلمە سینەمایەکان لە کاتێکدایە فیلمەکان لە سینەما سالمی شاری ڕۆشنبیری نمایش دەکرێن. وڵا ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە و ئاگداریمان لە هۆڵەکانی سینەما هەیە بەگشتی هۆڵەکانی سینەما چۆڵن ڕەنگە ئەم پرۆژەی ئێمە وای کردبێت دەلاقێکی باش بێ بۆی کە جارێک تەرهانی هاوڵاتیان بەگشتی و خێزانەکان بە تایبەتی بات کە ڕووبکەنە هۆڵەکانی سینەما ئێمە لە هەفتەی سێم و چوارەم و پێنجەمی پرۆژەکە هەستەکەین ئاستی پێشوازی و ئامادەبوونی خەڵک زیاتر و باشترە. نمایشکردنی فیلمی سینەمایی لە کاتێکدایە ئەو قەیرانانەی بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە کاریگەریان لەسەر بواری هونەریش هەبووە و هونەرمەندانیان ڕاگرتووە لە هەنگاونان بۆ برنە پێشەوەی هونەری کوردی. دڵشادە نوار دەنگی ئەمریکا سلێمانی. کۆمپیوتەر و مێشک چ پەیوەندیشیان هەیە پێکەوە؟ هەستەوەرەکان لە مێشکدا دەڵێن یارمەتی پیاوە ئیفلیجەکە بدە بۆ ئەوەی بنووسێت یان هەر کردارێک ئەنجام بدات. ئەم داهێنانە ئومێدێکە بۆ ئەوانەی شەلەلی مێشکیان هەیە یان تەواو ئیفلیج بوون. بدیتنا پێشی دەبێت و ئەڤ نویسین نۆرمال دیار بکە. لێ دراستیەدا ئەو هەموو بڕێکە هزرەی هاتیە نویساندن. لە دەماک و ئەڤ بەشدار هزرا نویسینە تیپەکێ یان سیمبۆلەکێ کرد سەنسۆرن کو دمەژیەویدا هاتنە چاندن یەکسەر ئەو بڕێکە چالاکیە ئەلەکتریکی وەرگرت. ما دیتیە ku nîşanên kontrolê ji bo endamên leş bi salan jî piştî felejbûnê dimînin. Ev bixwe tiştekî balkêş û neçaverekirî bû. هەندرسن و زانیارندن یەن دگەل گروپا برینگیت یا لێکۆلینان بە ئاوایەکێ سەرکەفتی کاریبوون چالاکیین مەژی یەن گرێدای نویسینا بەدەست شرۆڤە بکن. ئارمانجاوان ئەوە کو ئالیکاریا وان کەسان بکن ئەون کو نکارن لەشن خوا بلڤینن یەک ji wan کەسان کارمەندەکێ ئاگرکوژیەیە کو ji ber ketinekê felc bûye. Ew êdî bûye 10 sal ku li gel felejbûnê dijî. Ew bi rastî endamekî giring yê vê tîmame ye. دامەزراندنا هێلا کۆمپیوتەرا مەژی ئانجی BCI داخوازا چەند گروپن لێکۆلین و فێرمن تەکنەلۆژیەیە. li vê dema ku bikarîna berfirehya vêyekê hîndûr e, ev vedîtin nîşan didin rêkin ku teknolojî çewa karibe şiyanên mirov baştir bike. Piştî 5 rojên rahênanê, ev bejdar karibû not tîpan di her deqeyekê de binivîse. Li ger her yekê ji van vedîtinan em êdî fêr dibin ku çawa me jî nîşanên tevgerê proses dike û rengê jî tiştên mezintir wekî standina biryaran.
لەوێ دەماک و چاندنامەژی بوویە تشتێک بەربەڵاو، هێوی ئەوە و لێکۆلینن بێتر ببن ئەنجاما باشترکردنا تەکنەلۆژیە ji بۆ کەسن ku bi rastî pêdivî pê heye. لە شاری دوهۆک گروپێکی شانۆیی بە ڕنگ و تەرزێکی جیاواز شانۆیەک پێشکەش دەکەن و خانمان ڕۆڵی سەرێکیان هەیە لەم نمایشەدا. سەلام باڵایی بۆ زایەڵا میوانی ئەو شانۆیە بوو. شانۆگەریە تاتانیایە نوێسەر بەدەل محارب لە پەیمانگا هونەرên جوان هات پێشکەشکردن. ئەف شانۆگەریە ji ئامادەکردن و دەرهێنانە ها عەبدولعەزیز بوو. چەندین خوندکارên پەیمانگا هونەرên جوان بەشداری ئەدوێ شانۆگەریەدا kirin. me divêtin em vê diyarkên ku zanînê cêxwê taybetî hey û dînî jî cêxwê taybetî hey. Vêca em tiştî têkhel nekin. Da ku pitir pişên pêş bikevîn, pitir pişên çîne qalibê xwe yê mirovan da. Eger me zanîn û dîn têkhel kirin, zanîn û têkhel tabiî her du êk tiştin. Bes pa ciwaziya wat mabeynê da qanûnin. قانونت خودت هی. بیشتر پیام ما ابو ام ویتش تیجک جواز کیم و هی ویت کم جی ما گهان بیت بینیره خو. نیگار نبی اکترا رول جنید و شانوگریه داگرای دخازید شانوانین کجی برنگک باشو بی جداهی بجداری ات شانوگری و کارن هنری دا بکن. دیار که مثلا کجی شد دوره خوب ببینید و ببید بیده اکتر و کار خوب کرد یا دیار شانوی دا هر مدویا از چما باجری از الگوندی بوم مدویا چما باجری از ببم اکتر و از الهیویا برسه که بومش حوالت خوب و من برسه ببینن که از گلو کار بگم بله دوماهی از گشت ماهیویا خو و از پشتوانه هر کچکی من بله هر کچکی ها بردام بید فی کاری دا گرک کاره که پیروزه و یه سرکفتیه تاتانیا او باجر به دنگ و نشای بریکا زانست و یاسای آزادی پیدا بکن. خلقی تاتانیا همیه زفری مسر عقلیت و خواندن و زانست ویسردمی. میگن محاوله کردن حتی که بیراده جی من وقتی بجن ما خود جانوات تا که کسی کرد حتی که چون من داخل ما فیوانا کری و از دیفوانا چون دو ماهی اوانا دیار حسنت کرد که فری زانستی بن دیار حسنت کرد فری زانین بن ندیان وکی همی کسین پیشکفتی ببینن. دمک درجه جبر هبونا کرونا کارن شانوی نهاتین انجام دان. اف شانوگریه به هبونا جماورک هنری هات نشادان. سلام بالای دنگ امریکا دوهک. ڕۆمانووسی بەریتانی ویلیام مەیکپی ساکاری دەڵێت پێکەنینێکی خۆش خۆرەتاوی ناو ماڵەکەتە تا زایڵەیەکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.